پیسیەکەی هەر زۆر پیسە هەیە مام ناوەندە هەیە کەم ئەوەی کە زۆر پیسە چییە نەجاسەت الکەلب وما تەوەلەد منه یعنی پیسی سەگ زۆرە ئەو مغەلڵەیە بەدەلیلی چی بەدەلیلی چۆنیەتی پاکردنەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئیذا وەلغ الكلب في إناء أحدكم فليغسله 7 مرات أولاهن يأخذ إحداهن بالتراب لروايتك دا وعفروه الثامنة بالتراب ئەگەر سەگ دەمی نایە ناو تەشت یا سەتڵ یا مەنجەڵ یا هەر شتێکی یەکێک لە ئێوە بە 7 جار بیشواتەوە جارێکیان بە گڵ بێت بە قوڕ 7 جار شۆرینەوە جارێکیان بە قوڕ و گڵ بەڵێ کەواتە دیارە ئەمە زۆر نەجاسەتەکەی مغەلڵە زۆر پیسە بۆیە دەبێ بەم شێوازە پاک بکرێتەوە هیچ شتی ترمان هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی دەبێ ئەوەندە بە 7 جار بشۆرێتەوە نییە کە نییە دەڵێن ئەمە تایبەتە بە سەگەوە بەڵام لێرەدا پرسیارێک دەکەین ئایا الكلب ئەم لعاب الكلب ئایا سەگ خودی خۆی کامل ئەو سەگە هەمووی ئاوا پیسە أما كانت الكلاب تقبل وتدبر في مسجد رسول الله عليه الصلاة والسلام يعني شيء سەگ لەناو دەهات چکە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوە محکەم نەبوو خۆ کاتە سەگ هاتووە بەناو مزگەوتدا ڕۆیشتووە ئایا هاتوون فەرشەکە 7 جار بشۆنەوە وەڵا سەگی پێدا تێپەڕ بووە نە بەو شێوازە نەبوو کە ئێستا دەینە سەری لوعابەکەیەتی نجاسة مخففة وهي نجاسة بول الغلام الذي لم يأكل الطعام مناڵێکی يعني کوڕێکی بچووکی شیرەخۆر کە خواردنی نەخواردوو بەس شیری دایکی دەخوا کە میز بکا بە دایکیدا یا بە باوکی یا بە هەر کەسێک کە دەیگرێتە باوەشی ئەوە تەنها ئاوی پێدا دەکرێت و ئاوی بەسەردا دەکرێت نەک شۆرینی شۆرین ئەمە چونکە نەجاسەکەی مخففەیە وەکو میزی گەورە نییە